میوانەکەمەیش بەڕێز شێروان زرار وتێبێژی کۆمیسیۆنی ڕاپرسی و هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان. بەڕێز شێروان زرار بەخێر بێن. سپاس بە ئامادەبوونتان. ئەم بڕیاری دادگای فیدراڵی چی بوو بەرامبەر کۆمیسیۆنەکەتان؟ زۆر سپاس بە ناوی خواگەر میرەبان، سپاس بۆ جنابتان وەکو یەکەم کەناڵی ڕاگەاندن کە وتەی فەرمیتان لە ئەنجومەنی کۆمیساران وەرگرت. سپاس بەوە. من حەزەکەم لێرە ئەو ڕوونکەمەوە ڕاستی سەربەری ئەو هەواڵەڕەت دەکەین وەکو ئەنجومەنی کۆمیساران و کۆمیسیۆنی هەرێمی کوردستان. بە خۆشحاڵیەوە دادگای فیدراڵی بڕیاری کۆتاییدا لەسەر بابەتە و بڕیاریدا بەڕەتکردنەوەی ئەو داوای کە لایەن بەشێک لە ئەندام پەرلەمانانی کوردستان لەسەر سکاڵیان لەسەر کۆمیسیۆنی کوردستان تۆمار کردبوو لە ڕووی نادەستوری کۆمیسیۆنی هەرێمی کوردستان. بە خۆشحاڵی ئەو داوا ڕەت کرایەوە و دادگای فیدراڵی عێراق ڕایگەیاندووە کە کۆمیسیۆنی کوردستان تاو کۆمیسیۆنێکی شەرعی و یاسایی و دەستوری لە هەرێمی کوردستاندا و مافی سەرپەرشتکردنی هەموو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا تەنها لە یەک وشەی هەڵوەشاندوتەوە هەمواری کردێتەوە. وشەکەش ئەوەیە کە بە پێی یاسای ژمارە 4 لە مادەی دووەمدا ئاماژە بەوە کراوە لە یاسای کۆمیسیۆنی خۆمان کۆمیسیۆنی هەرێم ئاماژە بەوە کراوە کە تەنها دەسەڵاتی کۆمیسیۆنی هەرێمی کوردستانە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکە. لێک داناوی دادگای فیدراڵی وا بووە کە تەنها کۆمیسیۆنی کوردستان نیە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکە، بەڵکو کۆمیسیۆنێکی تریشی هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە دەبێت کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقە. ئەو وشەیە پێی وا بووە کە وشەیەکە لە دەستوردا نەهاتووە بۆی ڕەتی کردەوە. ئەگەنا من لێرەوە ڕای دەگەنم بە بەڕێستان و بینەرانی کەیبیستوار و هەموو هەرێمی کوردستانیش کە کۆمیسیۆنی کوردستان بەو پاڵپشتی کە بەو بڕیاری کە لە دادگای فیدراڵی دەرچووە پشتیوانێکی قانونی یاساییە و دەسەلمێنی کە کۆمیسیۆنی کوردستان هاوشێوەی دەستەکانی کە لە هەرێمی کوردستاندان کە ئێمە 4 دەستێکمان لە هەرێمی کوردستاندا کە لە هەرێمی کوردستاندان لە عێراقیشدان بگرە کۆمیسیۆنێکە و لە داهاتووشدا دەسەڵاتی سەرپەرشتیکردنی هەڵبژاردنەکانی هەیە لە هەرێمی کوردستان. کەوا بێت بوونی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا هیچ دژیەکی لەگەڵ دەستوری عێراق نییە، تەنها ئەوە نەبێت بەشێکیان وشێکیان هەموار کردوێتەوە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان تاکە دەسەڵات نییە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا بۆ پێی کاتێک هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێت دەتوانێت ئەو بڕیار و ڕاستپاردەی هەبێت کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق. بەڵە زۆر تەواو تەنها ئەو بڕگەیە و تەنها ئەو شەیە ئەگەنامە و حەزەکەم لێرە ئاماژە بکەم بەڕاستی کە کۆمیسیۆنی کوردستان ئێمە خۆی یادداشت لێک تێگەشتمان لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و ئێمە تەبەن ڕاشمان گەیاندووە ئەو یادداشت لێ تێگەشتنە بە خۆشحاڵیەوە لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە لیژنەی یاسایی پەسەند کراوە لە لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە و تەنها واژۆی یۆنامی لەسرە کە هەردوو کۆمیسیۆن لە کاتی هەڵبژاردنەکاندا دوو کۆمیسیۆنی یاسایین و دەکرێت سوود لە ئەزمموی یەکتر وەربگرن سەرپەرشتی هەڵبژاردنەکان وەکو چاودێر بەشداری بکەن وەکو هاوکار. بەڵام من حەزەکەمەوە زۆر بە ڕاشکایی بڵێم کۆمیسیۆنی کوردستان بۆ هەرێمی کوردستان سەرپەرشتی هەڵبژاردنەکان هەرێمی کوردستان دەکا بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆ سەرۆکاتی هەرێم و تەنها هەڵبژاردننی فیدراڵی دەسەڵاتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقدایە و ئومێد دەکەن ئەو لێک تێگەیشتن و هاوکاریانە بێگومان بۆ ئەزمموی هەردوو لە سوود لێ بندرێ و ئێمە دیار ئەو هەموارانی کە باز دەکرێت بەشێک لەوانە باز لەوە دەکرێت کە حیزب سیاسیەکان داوا دەکەن کە تەنانەت سوود لە بایۆمەتری هەڵبژاردنەکانی عێراق وەربگرێت کە ئەوەنە هیچ گرفتێک نییە و لە ڕووی دەستوری لە ڕووی یاسایی دوو کۆمیسیۆن دەتوانن هەمان ئەرک جێبەجێکەن بەڵام بە دوو شێواز جیاواز. بەڵێ هەر لە سەرەتاوە ئەو داوای بۆ تۆمار کراوە لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە دادگای فیدراڵی عێراق بە چ مەبەستێک کراوە؟ وەڵای مە تەمەن جێگەی نیگەرانیە کە لە هەرێمی کوردستان جوڵانەوەیەکی سیاسی هەبێت لە هەرێمی کوردستان خۆی لە هەرێمی کوردستان بەو کۆمیسیۆنی ئێمە خاوەن کورسی پەرلەمانی بێ و تانەی نەبێت لەسەر ئەنجامەکانی ئێمە و بەڕاستی زانی بێ بەڵام دواتر لە عێراقدا بە شێوەیەکی تر یعنی سکاڵا بنووسێت لەسەر دامەزراوە کە خۆی لە هەرێمی کوردستاندا ئەندام پەرلەمانەکان لێ پەسەند کراون و لێ شەرعیەتیان وەربتووە یعنی تا نەبدا لەسەر دامەزراوەیەکی دەستوری لە هەرێمی کوردستاندا کە دامەزراوەیەکی گرینگە و پێویستە بە داهاتوی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا خۆتان ئاگدارن کە کۆمیسیۆن نەخشەرەگای 4 ساڵ یان هەڵبژاردنەکان دیاری دەکا و هەڵبژاردنەکان پەسەند دەکرا. لای ئێمەش بەڕاستی جێگەی نیگەرانی بوو بەڵام بە خۆشحاڵی لایەنانەی کە سکاڵایان تۆمار کردو بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی نەوەی نوێ سکاڵایان تۆمار کردبوو لەسەر کۆمیسیۆنی کوردستان بەڵام ئەوەی کە لە ئەنجامدا کە بینیمان ئەوەی کە دادگای فیدراڵی عێراق بە سوپاسەوە بێلانی خۆی پاراست و نەکەوتە ژێر کاریگەری هیچ کاریگەریەک بەڵکو لە فەقرەی ئاخردا باز دەکات کە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان کۆمیسیۆنێکی دەستوریە بە هیچ شێوەیەک ینی
پێچەوانی دەستوری عراق نییە و بۆیان هەیە کە سەرپێشی هەڵبژاردنەکان بکەن وەش گرفتێکی یاسایی نیە تەنها لەسەر ئەو وشەیە وشەکەش دیارە ئێمە جۆرێک لە ناتێگەشتن هەبووە ئەگینا لە هەرێمی کوردستان ئەمە بەواقعی ئەوە جێبەجێ کراوە هەم خۆتان ئاگادارن کە ئێمە سەرپەرشی راپرسیمان کردو لە 2017 سەرپەرشی هەڵبژاردننی 2010 مان کردووە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراق بۆ هەڵبژاردننی فیدراڵ و ئەنجومەنی نوێنەرانی عراق سەرپەرشی هەڵبژاردنەکانی خۆیان کردووە و هەماهەنگیمان هەبووە لێکتێگەشتن هەبووە ئومێد دەکەین ئەو لێکتێگەشتنە زیاتر بێ و کۆمیسیۆنی کوردستانیش بە دڵنیای هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە ئێمە ئەوەی کە لە پێناو خەڵکی کوردستان و قاوەری هەرێمی کوردستان دابێ خزمەت بە هاوڵاتیان کە ئێمە هەوڵ دەدەین ئینشاءالله کە سوود لە ئەزمون و ئەوانی یەکتر وەربگرین و لێکتێگەشتنی زیاتر هەبێت لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراق و هاوکار بین بەڵام شەریک نەبین کە دووشی جیاوازە کۆمیسیۆنی کوردستان مختصە و تایبەتمەندی خۆی هەیە سەرپەرشتی تەواوی ئەو پرۆسەیە دەکات و کۆمیسیۆنی عراقیش سەرپەرشتی پرۆسەکەی خۆی دەکات کە هەڵبژاردننی ئەنجومەن نوێرانی عراق بەڵێ بڕیارە سبەی پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە و خوێندنەوەی یەکەم بۆ پێشیانسە یاسای درێژکردنەوەی ماوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بکات پەرلەمان نەیتوانی لەوادەی خۆیدا جارێکی دیکە با بڵێن هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت هۆکارەکەی لایەنە سیاسیەکان بوون یان ئێوە بوون نەتانتوانی ئامادەکاریەکان بکەن وەڵام من دەمێ ئەوە شەر بەڕاشکایی بڵێم بۆ خەڵکی کوردستان هەموو لایەک وازام شایدی ئەوە دەن بە کۆمیسیۆنی کوردستان ئێمە تاکو ئێستا 3000 نووسراومان ئاڕاستی سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە نووساوەکە بەردەستە و داوامان کردووە کە پەلە بکرێ بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێ بەداخۆ ئێمە دوان نووسراومان لە 2022 کرد و داوامان کرد لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە ئەرکی خۆیان هەستن و فراکسیۆنەکان بگەنە لێکتێگەشتن و سازان لەسەر هەردوو بابەتی کارەکردنەوەی ئەنجومەنی کۆمیساران لەسەر بابەتی هەمواری یاسی هەڵبژاردن بەداخەوە لەسەر بەرژەوەندی بەشێک لە تەسکی حیزبایەتی نەیانتوانی بگەنە سازان وەکو بابەتێکی نیشتمانی وەرنەگرە ئیتر ئەو ماوەی کە دیاری کرابوو ئێمە کە داوای 6 مانگمان کردبوو ماوەی 6 مانگ کە لە یەکی چواردامان نابوو کە ئەگەر ڕاستپێرین بەفەرمی وا بڕیار بوو لەسەر ڕاستپاردەی بەرە سەرۆکی هەرێمی کوردستان کە لە یەکی دەدا ئەنجام بدرێ بەداخەوە ئەو ماوەیە کە تەواو بوو ئێستا هیچ برژاردەیەک لە بەردەم پەرلەمانی کوردستاندا نەماوە تەناوەیە کە خۆی ماوەی یاسای خۆی تۆمارکاتەوە کە دیارە ئێمە بەرپرسیار نین و ئێمە بە هەموو خەڵکی کوردستان ڕاگەون کە ئێمە دەمانوێت هەڵبژاردن بکرێ و ئامادە بووین لە کاتی خۆشدا هەڵبژاردن لە یەکی دەژدا بکرێ بەڵام کە خۆیان ناتوانانی سازان بکەن و وەکو بابەتێکی نیشتمانی ڕێکەوتن بکەن خۆیان بەرپرسیارەتی هەڵدەگرن و ئێمە چاوەڕێین بەڕاستی لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان وادەیەک دیاری بکە و بە زووترین کار لەسەر کارەکردنەوەی کۆمیسیۆن بکە بۆی کە کۆمیسیۆن خۆی دەست بە ئامادەکاری بکە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان چونکە کاتمان پێویستە و لایەنە سیاسیەکان ڕێکەوتن بکەن لەسەر بابەتی هەمواری یاسی هەڵبژاردن بۆی کە هەڵبژاردننی داهاتوو بە شێواز و بە قۆناغێکی کە بتوانین لە ئاستی ساوەڕوانی خەڵکی کوردستان دەتوانین بڵین کار و بڕیارەکانی ئێوە بەستراوە با بڕیاری لایەنە سیاسیەکانەوە کە کەی دەگەنە ڕێکەوتنێک کەی بڕیارێک دەدەن کەی دەکەونەوە کاتی بڕیاری هەڵبژاردن بدەن بەڵێ ئێمە تەمان بە ڕوونی بە نوێنەرایەتی نەتیوەگرتوەکانیشمان گوتووە ئێمە ئامادەین هەر کاتێک 6 مانگمان لەبەردەستدا بێ و بجێ پێویست لەبەردەستدا بێ بۆ فەرمی لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستان ئێمە ئاگادار بکرین کە ئێمە سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکەین بێگومان کۆمیسیۆنی کوردستان هیچ کاتێک نەڕێگر بووە و نەڕێگر دەبێ و دەشمانوێ بەڕاستی هەرێمی کوردستان بەرەو ئاخارێکی باش بڕوە و هەڵبژاردنێک بێ بەڕاستی کە بێتە کۆدەنگی سیاسی بۆ هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان کۆگاتەوە نەک بەداخەوە بێتە دەواازەیەکان ژیاکاتەوە بۆ تۆماری دەنگدەران و پاکردنەوەی تۆمارەکە چەندتان کات پێویستە چتان کردووە ڕاستیەوەی کە لە دواکۆبنەوەکانی سەرۆکاتی هەرێمی لایەنە سیاسیەکان لەگەڵ نێردەی نەتەوەیەکگرتوەکان باس کراوە زۆربەی لایەنە سیاسیەکان داوا دەکەن کە تۆماری بایۆمەتری عراق بەکاربێ بۆ هەرێمی کوردستان ئێمە بە خۆشحاڵی کە لە دوایەوەی کە سەمان کردووە و نووسراومان کرد بۆ کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانی عراق ئەوان پێیان ڕاگەیاندوین لە دوای ئەوەی کە کۆمیسیۆنی کوردستان متمانەی پێدەدرێتەوە لە پەرلەمانی کوردستان ئەوان ئامادەن کە تۆماری بایۆمەتری عراق کە بەکاردێت بۆ هەڵبژاردنەکانی عراق هاوشەوی ئەوان هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی کوردستان بتوانێت ئەو تۆمارە بەکاربێنێ دیارە من لێرە ڕای دەگەم کە تۆمارەکە پاکترە لەبەر کە ناوی مردووان و کۆمەڵێک گرفتیکەی تێدانە و ئومێد دەکەن ئینشاڵڵا دوای کارابوونەوەی کۆمیسیۆن و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر بابەتانە کۆمیسیۆنی کوردستان بتوانێت بایۆمەتری عراق بەکاربێنێ و کاتی لەبەر دەزای بتوانێت ئەو تۆمارەی کە ئەو گلەیە هەیە کە تۆماری دەنگدەران گرفتی هەیە ئێمە ئەو کاتی لاانێ ماوەی 3 مانگ بدەین بۆی کە هەوڵاتیان خۆیان تۆمارکردنەوەی کە تۆمار نەبووە و ئەو گرفتانێک هەیە بە تەواوەتی چارەسەریکەین بۆی کە متمانەیەکی زیاتر بدەین بە دەنگدەر بۆی کە جارێکی کە بێنە سەر سندوقانی دەنگدان و ئایندەی 4 ساڵی داهاتوو حکومڕانی هەرێمی کوردستان دیاری بکەین. بەڵێ بەڕێز شێروانزار کتێبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان لە ستودیۆ ئامادە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوون و ڕوونکردنەوەکانتان بەخێر هاتن.